سڵاوتان لێبێت دەروون دروستی ئەم جارە تایبەتە بۆ گرفتانەی کە خانمان ڕوبەڕووی ئەبنەوە بە تایبەتی ئەو تەنگەژۆ فشاری کە بەر لە سووڕی مانگانە خانمان ڕوبەڕووی ئەبنەوە و چۆن بتوانن مامەڵەی لەگەڵا بکەن بە میوانداری پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەروونەکان و خاتونێکی کۆمەڵناس بینەرمان بن. بەر لە دەستپێکردنی سووڕی مانگانە بوونی فشاری دەرونی و نەئارامی دەرونی ئاساییە بۆ زۆرینەی خانمان کە ڕێژەی لە 90% خانمان نیشانەکانی سەرێشە و نەئارامی و بێتاقەتیان ئەبێت، بەڵام ڕێژەی لە 3 خانمان ئەم تەنگەژۆ فشارەتیانە تونتر ئەبێت. بۆ زانیاری زیاتر دەربارەی فشارەکانی پێش سووڕی مانگانە کە لەسەر ئاستی توندا ئەبێت بینەری ئەم راپۆرتە بن. نیشانەکانی تەنگەژەی دەرونی پێش سووڕی مانگانە. نیشانەکان تونترن لەو نیشانانەی کە ئاسایی پێش سووڕی مانگانە دەردەکەون. بەگشتی هەفتەیەک یان 2 هەفتە بەر لە دەستپێکی سووڕی مانگانە دەردەکەون کە بریتین لە نیشانە هەست و سۆزیەکان. ئەوانیش بریتین لە گۆڕانی مەزاج، هەستی بێزاری، کەمبوونەوەی وزە، هەروەها نەمانی ئارەزووی ئەنجامدانی چالاکی و هەستکردن بە بەهێزی، هاوکات تووڕەبوون و دڵڕاوکێ و هەستکردن بە گرژی و گرفتی تەرکیزکردنی لە پشتە. نیشانە جەستەیەکانیش بریتین لە ئازاری ماسوولکە و جومگەکان، سەرێشە، ئازار و ئاوسانی مەمک، هەروەها گۆڕان لە ئارەزووی خواردن و گرفتی خەوتن. بۆ باسکردن دەربارەی ئەو گۆڕانکاریە هۆرمۆنیانەی کە لە خانمانە ڕوئەیات بە تایبەتی بەر لە دەستپێکردنی سووڕی مانگانە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە نەشمیل ڕەسوڵمان کردووە کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونەکانە. بەخێر بێت. زۆر سپاس فرمێسک خان، سپاس بۆم دیدارەوە بۆم بەرنامە جوانتان کە تایبەتە بە تەندروستی دەرونی. زۆر سپاس. پرسیاری یەکەممان بۆ دەست پێ ئەکات ئەو گۆڕانکاریانە چین ئەگەر بتوانی بە زمانێکی سادە باسی بکەیت. ئەگەر پێش ئەوە دەست پێ بکەین بۆچی گۆڕانکاری لە ژنانە ڕوئەیات یان ئەم گۆڕانکاریانی پێش سووڕی مانگانە ڕوئەیات لەبەرەوەی مێینە بە شێوەیەکی گشتی ژنان و کچان جیاواز لە پیاوان لەگەڵ دەستپێکردنی تەمەنی هەرزەکاریە گۆڕانکاریەکی زۆری هۆرمۆنی لە جەستیانە ڕوئەیە بە شێوەی مانگانە، واتە یەکەم جار کچێکی گەنج لە تەمەنی 13 ساڵی یا پێش ئەو تەمەنە یا ئەکرێت دوای ئەو تەمەنە بێت ئەچێتە سووڕی مانگانەوە بۆ یەکەم جار، دواتر سووڕی مانگانە بەرداوام ئەبێت، کاتێک گەورە ئەبێت ئەم تەمەنی مناوبوونایە چایڵدبیرینی پێ ئەوترێت ئەکرێت کە دووگیان بێت مناڵی ئەبێت بەرداوام ئەبێت لە سووڕی مانگانە دواتر ئەچێتە تەمەنیەکەوە کە پێوترێت تەمەنی لێچوونەوەی سووڕی مانگانە. هەموو ئەمانە گۆڕانکاری هۆرمۆنیە کە کاریگەری خۆی هەیە لەسەر جەستە و دەرونی مێینێ. کەواتە هەر ئەوە نییە بڵێن سووڕی مانگانە دەستی پێکرد گۆڕانکاریەکەیە، کەواتە بە درێژایی کاتەکە ئەم لە گۆڕانکاری ئابێت. بە درێژایی کاتەکە کۆمەڵە گۆڕانکاری مانگانە هەیە لە جەستەی ئافرەت تا ڕوئەیات کە وای لێ ئەکات لە هەندێک ئافرەتە ئەبێتە هۆی کاریگەریەکی زۆر لەسەر جەستە و دەرون و مەزاجی ئەو مێینەیە. کاریگەریەکە چۆن ئەبێت؟ چکە هەنێک کەس هەیە ئەڵێت من ئاساییە ئەڕواتکە سووڕی مانگانە دەست پێ ئەکا ئاسایی نیشانەیەکی ئەوتۆم نیە. هەنێک کەسی ژەڵێ هەنێک جار نیشانەکان زۆر توندە زۆر جەستەیەن ئەزێتم ئەیا مەزاجم تێکەیە و هەنێک جاریش ئاسایی ئەبێت. ئەمە چۆن ئەم جیاوازێ دروستە بێت؟ بێگومان گۆڕانکاریەکان جیاوازێ لە مێینەیەک بۆ مێینەیەکی تر و کۆمەڵێک گۆڕانکاری هەیە کە ئەکرێ ئێمە بە ئاسایی ببینین. باشە ئەکرێت ئێمە هەر یەک مێینەیەک پێش سووڕی مانگانە بە چەند ڕۆژێک کە ئەکرێت هەفتەیە بێ ئەکرێت 10 ڕۆژ بێک کەمتر یا زۆرتر گۆڕانکاریەکی زۆر لە جەستە و دەرونی خۆیان ئەبینێت ئاوسێت مەزاجی تێکەچێت زوو تووڕە ئەبێت ئشتیهای بۆ خواردن ئەو گۆڕێ هەیە کەمە بێتەوە هەیە زۆر ئەبێت خەوی تێک ئەچێت کۆمەڵێک نیشانەی تر کە ئەم نیشانانە زۆر جار بۆ زۆرینەی مێینەکان ئاساییە. هەمومان لەو کاتەیە ئەزانی کە لەم کاتەیە ئەوە نەمان نەماوە کە بەرەو سووڕی مانگانەکە بڕۆین. هەر ئەوەی کە ئەزانی ئەمە بەر لە سووڕی مانگانەیە خۆتی لەگەڵا ئەگونجێنێت بەدڵنیایە و هەمومان خۆمان لەگەڵا گونجانەوە هیچ کێشەیەکمان نیە، بەڵام
ڕێژەیەکی کەمتر کەسێ بۆ پێنجی ژنانی یا کچان یا مینە ئەگرێتەوانێ کە نیشانەکانیان زۆرترە زیاتر هەستی پێ ئەەکەن زۆرتر زیاد لە نیشانەیەکیان تانی 5 نیشانە لەوانەیە هەبێتیانە ئەمەش تا حەدێکی زۆر ئاساییە ئەو ئافرەتانن کە لەوانەیە مانگێک هەیان بێ مانگێک نیان بێ یا چەند مانگێک ئەم نیشانانیان بۆیە دوای ئەو خۆی بۆیان نایە دەتوانین بڵێن پەیوەندی بە گرفتەکانی ترەوە هەیە بۆ نمونە ئەم مانگە سوڕی مانگانەکەی بە قورسی و نامڕتاحیە بێ لەبەرەوەی ڕوبەڕووی مشکیلەیەک بۆتەوە یان کێشەیەکی لە بڕیاردانە هەیە ئایا توانین بڵێن پەیوەندی بەوە هەیە یان هەر خۆی هۆرمۆنەکە گۆڕانکە ئێمە ئەتوانین ئەوە باسکەین ئەکرێت تۆزێ دواتر باسی بکەم کە ڕێژەیەکی زۆر کەمتر لە ژنان و کچان کە لە نێوان لە سەیا 3 بۆ لە سەیا 6 زۆر بەتوندی ئەم نیشانانیان هەیە 5 نیشانە و زۆرتریان هەیە زۆر بەتوندی کە هەموو مانگێک ئەم نیشانانیان بە زۆری هەیە تا ئێمە وەکو پزیشکی دەرونی ئەبێ 6 مانگ ئەم کەسە بەم حاڵە و بناڵانە بێتی اینجا ئەڵێن کا ئەمە وەکو نەخۆشی لێ هاتووە کە بۆ بەتەنگەژەی پێش سوڕی مانگانە ئەم نیشانانەش لە خانمێکە بۆ خانمێکی لە کللتورێکە بۆ کللتورێکە جیاوازە بۆ نمونە لە ژنانی سویسرایە بینیویانە لە سەیا 3یان ئەم حاڵەتیان هەیە لە هند لە سەیا 6یان ئەم حاڵەتیان هەیە پەیوەندی بە کللتورەکەەوە هەیە یان بە نەژادیانەوە هەیە ئەتکرێ بڵین هەردووکیان لە کچانی تەمەنی زانکۆی وڵاتی نایجیریا دەرکەوتووە کە تێژینیان دیاتکن لە سەیا 36یان ئەم تەنگژەیان بە شێوەیەکی توند هەبووە کەواتە لێرە پەیوەندی بە کللتورەوە هەیە پەیوەندی لەوانەیە بە باری جەنەتیک و وراسی و بۆ ماوەیەوە هەبێ لەوان هەمان کاتە پەیوەندی بە ڕۆڵی ژنان و خانمانەوە هەیە و تا چەندێک وەکو ئافرەتێک بە ئەو ویست و ئەرزوەکانی خۆیان گەیشتون چی ڕوڵێکیان هەیە لە کۆمەلگایە چەندێک جیاکاری جەندەری کراوە بەرامبەریان چەندێک توانیویانە خۆیان بسلمێنن لە کۆمەلگاکانە بۆ ئارەزوانە بدەن کە هەیەە و زائیدەم ڕۆڵی تونوتیژی و هەراسانکردن لە ژیانیانە چەندێک تونوتیژی لە ژیانی تونوتیژی جەندەری و جیاکاری جەندەریان بینی و بە مناڵی تووشی هەراسانکردن یا دەستدرێژی سەکسی بوونیانە لە گەورەیە تووشی تونوتیژی جەندەری تەنها دەستدرێژی سەکسی و لێیان و تووڕەبوون نیە لەوانەیە هەراسانکردنی سەر شەقامەکان بێت لەوانەیە ئەو جیاکاریە بێ کاتێکە تۆ لەناو خێزانە ئەیبێت لەناو خێزانەکە تا کاتێکە جیاوازی نیاون تۆ براتان تا ئەکرێ یان لە شوێنی کارەکەدا لەبەرەوەی کە تۆ مینەی فرسەتی کەمترت ئەیرێتیە ڕاتبێکی کەمترت ئەیرێتێ مامەڵەیەکی جیاواز ئەکرێ بەرامبەر هەموو ئەمانە جیاکاری جێندەرین کە ئەچنە بەشێوە لە شێوەکان ئەچنە بابی تونوتیژی جەندەریەوە کە لەوانەیە کاریگەری لەسەر باری دەرونی کاتە بەو پێی کە بەڕێستان باسان کرد لە پاڵ گۆڕانکاریە هۆرمۆنیەکان و کاریگەریە دەرونیەکان هۆکارە کۆمەڵایەتیەکان کاریگەریانە بێ بۆ قسەکردنی زیاتر ئەچینە لای خاتونێکی کۆمەڵناس کە بەڕێزیان باز لەو فشارانە ئەکەن کە کۆمەلگا و خێزان لەسەر دەرونی خانماندانێت بینەرمان بن. قسەکردن دەربارەی ئەو هۆکارە کۆمەڵایەتیانەی کە کاریگەری لەسەر مەزاج و باری دەرونی خانماندا ئەنێ میوانداری خاتون نازە شیروانمان کردووە کە بەڕێزیان توێژەرەوەی کۆمەڵایەتین و ئەزمموی زیاتر لە 3 ساڵیان هەیە لە کاری ڕێکخراوەیە بەخێر بێتی زۆر سپاس. پرسیارەکەمان بەوە دەست پێ ئەکات کە ئەو هۆکارانەی کە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانین بە هۆکاری دابنین بۆ فشاری دەرونی بۆ خانمان کامانە. بێگومان هۆکارەکان جۆرا و جۆرن و لە قۆناغێکە و بۆ قۆناغێکی دیکە ئەگۆڕێەوە گۆڕانکاریان بەسەرایە ئەو باگراوندە کۆمەڵایەتی کە ژنان لە کۆمەڵگی کوردیا هەیەیانەوە پێی پەروەردەبوون بێگومان ڕاستەخۆ بە یاخود ناڕاستەخۆ کاریگەری جدی ئەبێت لەسەر فشاری با بڵێن کۆمەڵایەتی لەسەریان یاخود هەر جۆرە فشارێکە ئەبێتە هەست بەوە ئەکەن کە ئەمان لەژێر فشارێکن یاخود لەژێر بارودۆخێکی نائاساین کە بە ئەزمموی خۆتان کە بەرکەوتنی ڕاستەوخۆتان هەبوو لەگەڵ و خانمانەی گرفتی کۆمەڵایەتیان دەرونیان هەیە هەستەکەن چی بێ زیاتر ئەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی فشار بۆیان؟ بێگومان بەشێکی زۆری لایەنە کۆمەڵایەتەکەیە کە خۆمان لەناو کۆمەڵگەیەکە ئەژین وە گوتم جیاکاری ڕەگەزی هەیە و ئەم جیاکارە ڕەگەزیانش ڕاستەخۆ ناڕاستەخۆ پەیوەندی هەیە بۆ فشارانەی کە ڕوبڕووی ژنانە بێتەوە چجا ئەگەر دواتر بگوازرێتەوە بۆ فشاری دەرونی بۆ سەریانی هەر جۆرە لە فشارێکی کە لەناو کۆمەڵگەیە هەست بەوە ئەکەن کە خانمان لەو ئاستەیە ئەبێ لەو ئاستەیە بنین بەڵام ئەمانە بە جۆرێکی تر کاریگەری وە فشار لەسەر دروستەکە و لە ڕوویەکی دیکە
دیکەشەوە فشارەکان لە ڕووی پەروەردەوە هەمانە ئێمە لە پەروەردەیەکی وەهادا پەروەردە کراوین کە ڕاستە خۆتۆ هەست بە و جاکاری ئەکرێ کە بەرامبەر بە تۆی خانم هەیە چجا لەوەی لە پرۆسەی خوێندنا بێ لە بەدیهێنانی هەر مافێکا بێ کە تۆ ئەتەوێت لە بەدەستخستنی کارا بێ هەموو ئەو فشارانە تۆ هەستی پێەکی لەبەر ئەوەی تۆ ژنی یا تۆ ئەڵێن خانمێکی کە ئەتەوێ بۆ ئامانجانە بگی کە خۆت ئەتەوێت تو ڕاستەخۆ بەر ئەو فشارانە ئەکەوی کە ئەبێتە بەربەست بۆ تۆ کەواتە بەپێ ئەزمموی بەڕێستان جۆری ڕەگەزەکەمان هێشتا لەم کۆمەلگایەیە کە ئەڵێن کراوین و بەرەو پێشچوین و پێشکەوتنی بەخۆبینیوە هێشتا بابەتێکی سەرەکیە بەتەکید من پێم وایە کە یەکێکە لە هۆکارە زۆر ئەساسیەکان و سەرەکیەکان کە وا ئەکات کە ژنان هەست بوو فشارە دەرونی و کۆمەڵایەتیانە بکەن چ بۆ هۆی ئەو بارودۆخانەوە بێ کە کۆمەڵگەکە بەگشتی ڕوبەڕووی ئەبێتەوە وەکو قەیرانی داراییمانەیە ئێمە وەکو ناسەقامگیری ئابوووریمانەیە ناسەقامگیری سیاسیمانەیە هەموو ئەوانە کە کۆمەڵگە بەگشتی ڕوبەڕووی ئەبێتەوە ژنانیش بەشێکی سەرەکیان لەو فشارانە بەر ئەکەوێت کە هەستی پێ ئەەکەن و ئەبێتە هۆی پاڵەپەستۆیەک بۆیان کە نەتوانن بە ئاسانی ئەوەی کە ئەیانوێ بەدەستی بێنن یا نەتوانن بە ئاسانی بە ماف و بە حەقەکانی خۆیان بگەن کە چاوەڕێی ئەەکەن. پێت وایە ئەم جاکاری ڕەگەزیە ئایا پەیوەندی بە کۆمەڵگەوە هەیە لەسەر ئاستێکی فراوان یان لە خێزانە چکە هەنێک لە خانمان باز لەوە ئەکەن ئێمە لە خێزانەکەمان ئەو جیاکارانیە نییە مثلەن ئازادم لەوەی کە مثلەن چ کارێک بە ئەنجام بگەێنم چ پیشەیەک هەڵبژێرم چۆنێتی پەیوەندی کۆمەڵایەتیەکانم بەڵام لەناو کۆمەڵگەیە شارم ڕوبەڕوو ئەبێتەوە هەستەکەی لە ئێستەی کۆمەڵگەی کوردیە کامیان زۆر زاڵە. بێگومان ئێمە ناتوانین بە تەنها باز لە کۆمەڵگە بکەین و بە تەنهاش باز لە خێزان بکەین چکە خێزان پێکێنەری کۆمەڵگایەوە تاک لەناو خێزانەوە بەر کۆمەڵگە ئەکەوە یەتە دەرەوە و ئەوش کە خێزان ئێمەی پەروەردە ئەکا لەسەری لە کۆمەڵگەکەەوە وەریگرتووە ئەو باگراوندە پەروەردەیە و بە خێزانی کە هەیە لە کۆمەڵگا تێگەڵ کێشە بەتەکید ناتوانین ئێمە بە تەنها بڵین هۆکارەکە تەنها خێزانە بەڵێ بێگومان ئەکرێت بە ئەم جۆرە کەسانە هەبن کە لەناو خێزانەکەیانە ڕوبەڕووی فشار و بربەست نابنەوە بەڵام کاتێک کە گەنە دەرەوە لەناو خێزانەکە ڕاستەخۆ بەر ئەمە ئەکەون بۆ لەبەرەوەی ئێمە لەناو کۆمەڵگەیەکان وەک گوتم ئێمە لە قۆناغی ئینتیقالیان کە تۆ لەم قۆناغانەبی کۆمەڵی بربەستەیە کۆمەڵی بابەتەیە کە زۆر تازەیە بۆ ئێمە و ئەکرێ خانمان و ژنان زۆرتر بەر ئەم بربەستانە بکەون بۆیە کاتێک کە تۆ لەناو خێزانەکەیەتە دەرەوە ئەکرێ بەر شۆکێک بکەی کە پێ دوایە ئەم بربەستە ڕوبەڕووی تۆ بۆتەوە دەمێکە بەسەرچوە بەڵام لەناو واقعی کۆمەڵگەکەتا وجودی هەیە و تۆ بەری ئەکەوی جارێکی تر ئەبێتەوە بە فشار بۆ سەر تۆ ئایا فشاری دەرونیە و فشاری هەموو ئەو لایەنانەیە کە ڕوبەڕووی تۆ ئەبێتەوە بۆ ئەوەی ببێتە بەربەستێک لە بەرامبەر ئەو مافانەی کە هەتا ببێتە بەربەستێک لە بەرامبەر ئەو خواست و هیوایانەی کە تۆ ئەتەوێ بەدیبێنی زۆرینەی مەسەڵەن خانمان ئەڵێن ئێمە ئەمانەوێ ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببینەوە بەڵام ئەمە واقعەکە ئێمە لە کۆمەڵگایەکی پیاو سالاران ینی هەمیشە باز لەوە ئەکرێ پیاوەکان ئەبێ ئاگایان لە خانمان بێ ئیتر ئەگەر هاوسەری بێ ئەگەر باوکی بێ ئەگەر برایی بێ ئیتر هەنێک جار برا بچووکی شێتی بەڵام ئەڵێ من ئەبێ ئاگاداری بم هێشتا ئەم بارودۆخەیە کە فشارە بۆ خانمان کە ئەیانەوێت لە ژێر سەرپەرشتی پیاوان بن یاخود گرفتی ورتتریان هەیە بێگومان هەردوو لایەنەکەیەتی و ئەو بەرپرسیاریەتە پیا و سالارانی کە دراوە بە پیا و ناتوانێت بە ئاسانی دەستبەرداری بێ کاتێک کە ئەگەر خانمێک یاخود لە شوێن ئیشەکەیەتی یان هاوسەرێتی یا خوشکێتی ناتوانێت ڕەهایکە ناتوانێت ڕێی خۆی نەبێ لە ناو مۆزوعەکە ئەگەر هەر شتێک بێ و من پێم وانیە ژنان بە تەنها خۆیان با بڵێن بتوانن ئەم قۆناغە تێپەڕێن کە نەگەڕێنەوە بۆ بڕیارێکی پیاوێک یاخود ڕێیەکی پیا و سالارانە بەڵکو ئێمە ناتوانین دەرباز بین لەما لەبەرەوەی پەروەردەکە وایە هێشتا هێندە کراوە نییە کۆمەڵگەکەمان کە بتوانین ئەگەر بشتوانین هەندێ بڕیار بین بڕیارێکی ڕێژەین کۆمەڵشتانێکی ڕێژەین لەبەرەوەی وەک گوتم پیاویش بۆ ئاسانیان ناتوانێت دەستبەرداری ئەو تێڕوانینە پیا و سالارانە بێت چونکە ئەو بەتەنە خاوەنی ئەو تێڕوانین نییە ئەوە تێڕوانینی کۆمەڵگەیەکە کە پیاوی تا پەروەردە کراوە هەنێک جار کە بەشێک لە باوکان و براکان کە ئاسایی جیاوازی ڕەگەزی ناکە
بکەن لەگەڵ خوشک و دایک و خێزانەکانیانە بینی کەونە بەرف شاری هاوڕێکانیان کوڕەکانی تری کۆمەلگاوە کە بۆچی ئەهێڵیت فلانە ڕەفتار بە ئەنجام بگەێنێ. دوایین پرسیارمان ئەوەیە کە تا چەند ژنان داواکاری ئەوەن کە پیاوان پەڵپشتیان بکەن کاتێک کە ڕوبەڕووی فشاری دەرونی ئەبنەوە. تەوەری سەرەکی بەرنامەکەمان بە تایبەتی ئەو فشارە دەرونیانەیە کە لە ماوەی سۆڕی مانگانەیە ڕوبەڕووی خانمان ئەبێتەوە بێجگە لەوەش هەر بە گشتی لە ژیانی ڕۆژانیانە کە گرفتی دەرونیان هەیە نەخۆشی دەرونیان هەیە تا چەند داواکاری خانمانە کە من ئەمەوێت ئەو پاڵپشتم بێت. بەتاکید لە ڕاستیە خانمان هەمیشە ئەیانەوەیە کە پیاوان پشتیوانیان بکەن بەڵکو ئەم خواستە ئەبێ لە خواستێکی هۆشیارانەوە بێ کاتێک کە تۆی خانمێکەتەوێ پشتیوانێکی پیاوێک بەدەستبێنی و با بڵین کۆمەلگە پشتیوانت بێوەگە لە کۆمەلگەیەکی پیا و سالارە نشا بێ بەڕای من ئەبێ لە هۆشیاریەکەوە بێ لە هۆشیارەکی زۆر بنەڕەتی ورد و جددی بێت. تۆ ناکرێ داوای هاوکاری لە پیاوێ بکەی ئەگەر خۆت ناهۆشیارانە بتەوێ بە شتێک بگەی. مەبەستەکەی من ئەوەیە کات ئەبێ خواستی ڕاستەقینەی ژنبوونی خۆت لەوێ دۆزی بێتەوە کە تۆ لە چ شوێنەکە پێویستە بە هاوکاریەکە تاکو پیاوێک بتوانێت پشتیوانی تۆ بکات. کاتە هەستەکەی هەنێک جار ئێمە خۆشمان نازانین چیمان ئەوێت بێگومان لەبەرەوەی ئەمان ئەم بابەتانە بۆ ئێمەی ژن لە کۆمەلگەی ئێمە لە کۆمەلگەیەکی ئینتیقالیە کۆمەڵێ بربەستە کۆمەڵە ڕێکاری تایبەتی خۆی هەیە کۆمەڵێ تازەگەری خۆی هەیە کە هێشتا ئەکرێ ئاشنا نەبین پێی بۆیە ئەم نائاشنایە و ئەم ناهۆشیاریە بەرامبەر بەم شتانێک ڕوبەڕووبانە بێتەوە ئەکرێ خواستێکی ناتەندروست هەبێ ئەکرێ خواستێکی تەندروستیشمانەوێ بەڵام داواکاریەکی ناتەندروست ڕێگەیەک بێت کە بەخۆمانە بشکێتەوە. بێگومان و لەسەر لایەنی دەرونیەکەش بە گشتێکیم پێم وایە ئێمە لە کۆمەلگەیەکان هێشتا هێندە هۆشیاریمانە لەسەر بابەتە دەرونیەکان هێشتا بە گرنگی نابینن کە بە شێوازێکی ورد و ئەکادیمیانە کاری لەسەر بکرێ. لێرە و لەوێ کار هەیە ئەکرێ بەڵام ئەمە کافی نییە بۆ کۆمەلگایەکە ئەو هەموو فشاری هەیە. بێگومانە ئەو هەموو فشاری ئابووری دەیە فشاری سیاسی دەیە ئەمە لە دۆخێکین هەرگیز دۆخێکی سەقامگیر بە خۆمانەوە نەبینیەوە بۆیە هەموو ئەمانە فشارێکی جددی دەرونی بۆ سەر هەر تاکێک لە کۆمەلگەی کوردیا هەیە بەبێ جیاوازی. بەڵام ئەگەر مەسەلەی لە کاتی سووڕی مانگانەیە ئەگەر خانمان ڕوبەڕووی فشارێک گەبنەوە یا هەر فشارێکی دەرونیە کێشێکی دەرونیان هەیە بە دەرلەوە کاتێککە تۆ داوای هاوکاریەکەکەی لە ڕێگەزی بەرامبەر ئایا ڕێگەزی بەرامبەر ئەو هۆشیاری هەیە کە لە تۆ تێبگات. ئێمە ئەزانین ئێستاش نەخۆشی دەرونیەکان ستیگمایەکە لە کۆمەلگە پێمان عیبەیە ئەگەر کەسێک بێت داوای هاوکاری دەرونی بکات نایەوێت بە ئاشکرا ئەوە باز بکە یاخود بزانرێیان بە ئاشکرا خواستەکانی خۆی بخاتە ڕووخۆشی هێندە هۆشیاری نیە لەسەر ئەو نەخۆشی کە ڕوبەڕووی بووێتەوە بۆیە ئەمە جارێکی دیکە ئەبێتەوە بە فشار بۆ سەری جگەلەوەی کە خۆی فشارە دەرونیەکەی هەیە فشارێکی دیکەشی بۆ دروست لەلایەن کۆمەلگەوە قبول بکرێەوە هاوکاری پێشکەش بکرێ چکە ئەو پێی وایە کە ئەمە چارەسەری هەیە و چارەسەرێکەش ئەکرێ لایەنەکانی دیکە هاوکارت بن بەڵام لە کاتێکا کە هەست بەمەنەکە بێگومان فشارەکان بۆی زیاترە. زۆر سپاس بۆ بەڕێستان ئەرکت کێشە بینەرمان بن بەردەوامە بین. ئەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆرە نەشمیل ڕەسوول پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان. باستان لە گۆڕانکاریە هۆرمۆنیەکان کرد و خاتوونی کۆمەڵناسیش باسی لەو فشارانە کرد کە کۆمەلگا هەیەی. لێرە پرسیارەکەمان ئەوەیە کە ئایا جۆری کەسێتی خانمەکە چ کاریگەریەکی ئەبێت چکە هەریەکە و جۆرێک لە کەسێتی هەیە زۆر جددیە هەیە هەر خۆی کەسێتیکی تووڕە و هەستیاری هەیە بۆ ڕووداوەکان. بە دڵنیایی ئێمە پێشەوە باسی ئەومان کرد کە جیاوازی لە نێوان نێرینە و مینەیە هەیە بەوەی کە گۆڕانکاری هۆرمۆنی زۆرترە لە ناو مینەیە لە نێرینەیە بە شێوەیەکی جیاوازترە. لە ڕووی کەسێتیەوە هەنێک کەسێتی سیفات هەیە کە لە مینەیە زۆرترە لە چاونێرینەیە بۆ نمونە ئەکری ئەمەش کاریگەری کللتور هەبێت جارێکی تر ئەکرێ کاریگەری وراست هەبێت کە بۆ نمونە لە ناو مینەیە زۆرتر نەرێنی سیفەتی نەرێنی هەیە پاسیف بوون هەیە سیفەتی ئەوە هەیە کە ڕومینیشن ئەکاواتە زۆر خەیاڵی لای ئەو شتە ناخۆشانەیە کە ڕوویا و زۆر لەگەڵ خۆیان ئەیڵێتەوە تەرکیزی لای شتە ناخۆشەکانە. ئەمە پەیوەندی زۆر بە کللتورەوە نییە کە ئێمە هەر لە مناڵیەوە خانمان نەکەیت نابێت دوای حیامانەچێت دوای ئەمە ڕوئە ینی ئەم نەرێنی بوونە بەشێک لە بەخێوکردن فێرت ئەکا کە هەمیشە خراپترین احتیمالیەکان ببینێت. بە دڵنیایی بۆیە وتم لەوانێت بەشێک پەیوەندی بە وراستەوە هەبێت لەوانێت بەڵام بەشێک پەیوەندی بۆ کللتورەوە هەبێت جارێکی تر کە
مینێکتیایە گەورە ئەکرێت کەوای لە ئەکرێ بەردەوام خۆی پارێزێ بەردەوام بترسێت لە دەوروبەر بەردەوام بە شێوەیەکی دڵتەنگانە یا بە شێوەیەکی نەرێنی سەیری ڕووداوەکان و کاریگەری شتەکان کا لە ژیانە ئەو مینانەی کە ئەم سیفەتانیان زۆرتر تووشی گرفتی مەزاجی ئەبن زۆرتر تووشی دڵتەنگی ئەبن زۆرتر تووشی خەمۆکی ئەبن زۆرتر تووشی تەنگەژەی دەرونی پێش سوڕی مانگانە ئەبن لە هەمان کاتا شتێکی تر هەیە کە باسی بکەم ئەمەیان پۆزتیڤە کاردانەوەی مینە لە ڕووی بایۆلۆجیەوە جیاوازە لە کاردانەوەی نێرینە بۆ فشاری دەرونی لە ئێمە دایمەن ئەومان بیستوە لە کاتی فشاری دەرونی کە شتێکی قرس ڕوئەیات کاردانەوەکە ئەوەیە کە ئێمە یا ئەجەنگین یان هەڵیین بەڵام لە ژنانە ئەم شتە لە پیاوانە زۆرترە لە ژنانە تێند ئامبیفرێنت هەیە یعنی ژنان کە ئەو توێژینە و درێژخانانەی لەسەر بۆ نمونە ئاژەڵەکان کراوە لەسەر مینە یا لەسەر مرۆڤەکان کراوە بە تەمەنێکی زۆر ئەکرێت ئەبیندێ مینەکان لە کاتی ناخۆشیە هەڵ ئەیەن لێکتری نزیک ببنەوە پەلاماری مناڵەکانیان و ئەو کەسانە ئەن کە لە بەردەستیانە خزمەتی ئەەکەم بۆی بیان پارێزن لە هەمان کاتیشا لێک و ئەم بنەوەک و کۆمەڵەیەک بۆ ئەوەی قوت بن بە یەکتری و یەکتری پارێز کەواتە بە دوای چارەسەرە ئەڕۆن ینی ئەمێننەوە لە بارودۆخەکەیە کەواتە ئەتوانن وتر بە قسەکردن بێ بە گریان بێ بە دەریوەندیکردن بێت ئەمە زۆر ڕاستە لە هەمان کاتە ژنان بۆ مینە زۆر گرنگترە لە چاو نێرینەیە کە پەیوەندی نزیکی مرۆڤانەی هەبێت واتە بۆ ژن بە شێوەیەکی گشتی ئەمە لە هەموو جیهانە نەکتەنها لە ژنی کورد یا لە ژنی وڵاتێکی ترە حەز ئەکا پەیوەندی درێژخایەنی هەبێت پەیوەندی ستەیبڵی هەبێت پەیوەندی جێگیری هەبێت کاتێک کە پەیوەندی جێگیرەکانی ئەلاقیەت کاتێک کە تووشی گرفت ئەبێ لەم پەیوەندیانە ژنان زۆرتر ڕوبەڕووی کێشەی مەزاجی ئەبنەوە ڕوبەڕووی خەمۆکی ڕوبەڕووی تەنگەژەکان ئەبنەوانێ و کاریگەری ئەبێ لەسەر ڕەفتار و دەرونیان زیاتر زۆر باشە مە لە جۆری کەسێتیەکان بەڕێستان کە پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکانن بە تایبەتی ئەو خانمانی کە سەردانتانەکان خەمۆکیان هەبێ وەسواسیان هەبێ بە شێوی مەزاجیان هەبێ طبعاً سوڕی مانگانەشانەیە ئەم خانمانە لەو کاتەیە چۆن مامەڵەیان لەگەڵاکەن یعنی چه کاریگەریەک لەسەر بارە دەرونیەکەیاندا ئەنێ ئەم بێتاقەتی و فشارەی کە لە سوڕی مانگانەیە بۆیان دروستە بێ ئەوەی کە لای ئێمە ڕوئەیە هەر ئەوەیە کە لە زانستا ڕوئەیات ئەویش ئەوەیە ئەو خانمانی کە پێشینەی دەرونیان هەیە پێشینەی نەخۆشی دەرونیان هەیە بە تایبەت نەخۆشی خەمۆکی نەخۆشیەکانی دڵە ڕاوکێ کە وەسوەسە جۆرەکانی دڵە ڕاوکێ ئەگرێتەوانە ترسیان هەیە لە کاتی پێش سوڕی مانگانەیە نیشانەکانیان زیاتر ئەبێت یان نیشانی تازیان تیا دەرئەکەوێت یان زۆتر هەڵ ئەچن لەبەر ئەوە گرنگە ئەوەی کە ئێمە دایمەن بۆ ئەم خانمانە شەرحێکین بۆیان کە پێویستە تۆ لەو کاتەیە ئاگات زیاتر لە خۆت بێ لەوانێ دواتوکو دواتر باسیەکەم جۆری دەرمانەکان بگۆڕێ لەو کاتەیە لەوانێت پێویست کا دەرمانی زۆرتر وەرگێت لەو کاتەیە و ئاگاداری تەندروستی خۆی بێ زیاتر لەو کاتەیە چونکە خۆی پێشینەی هەیە بە هەمان شێوە نەک تەنها خۆی پێشینەی نەخۆشی دەرونیە بێگەر پێشینەی نەخۆشی دەرونی لە خێزانەکەیە هەبوو بێت ئەگەر حاڵەتی تری گرژی و سرێسی زۆر هەبێ لە ژیانە جۆری ئیشەکەی جۆری ژیانی بەو شێوەیە بێ بە هەمان شێوە ئەمە وای لێ ئەکا کە لەو کاتەیە نیشانەکان زۆرتر دەرکەوێتایە خۆیان ئەو هۆشیاریانیان هەیە ئەنی بیگەڕێنەوە بۆ گۆڕانکاریە هۆرمۆنیەکان کەم بەداخەوە بە تایبەت ئەو کەسانی کە خۆیان پێشینەی نەخۆشیێکی دەرونیان هەیە زۆر کەمتر ئەم هۆشیاریان هەیە چکار ئەڵێت بۆ نمونە خەمۆکیەکەمە بۆ نمونە قەلەقیەکەمە بەڵام زۆر جار کە لەگەڵە نەباسەکەین لەو کاتەیە پرسیاری سوڕی مانگانە ئەەکەین لە چی کاتێکیت چۆن وات لێت یا بۆی شەرحەکەم خۆم معلوماتەکەی ئێمە لەبەرەوەی ئەزانم پێویستی پێێتی کە لەو کاتەیە زیاتر وات لێت لەم کاتەیە ئیسیفادەی لێ ئەکات زۆر باشە ئەخیر پرسیار کە دەربارەی شێوازی چارەسەریەکانە کە لەو کاتەیە چۆن یارمەتی خۆمان بین زۆربەی خانمان ئەڵێن خەوت ڕێک بێ ئیش زۆر مەکە یان خواردنی گەرم خۆعنی باسی ئەم چەند لایەنە ئەکرێت و چیتر هەیە کە ئەکرێ زۆر گرنگ بێ لەو کاتەیە تو ئەنجامی بێ بۆی ئارامتر بێت ئەم پرسیارە زۆر باشە پێشەوەی ئەوە باسکەم باسی ئەوەکەم کە نیشانەکانی تەنگەژەی دەرونی پێش سوڕی مانگانە ئەکرێ نیشانەکان جەستەیی بێ ئەکرێ نیشانەکان دەرونی بێت لە نیشانە جەستەیەکان چونکە بۆ زۆر ژن گرنگە کە بیناسێتەوە بۆ بەشێکان خۆی
ئێستا شارەزایە پێی ئەوەیە کە هەموو جەستەی ئازاری هەیە یا لە سنگەکان یا ئازار هەیە هەست بە ئاوساوی ئەکات خەوی تێکچووە خواردنی تێکچووە لە هەمان کاتا مەزاجی بە چەند شێوەیەک تێکچووە ئەوەی کە ئەیکرێن و زۆر جار باس ئەکرێت و تەنها بۆ زانیاریش ئەمە نەخۆشیە تازە وەکو نەخۆشی دانراوە بەڵام لە کۆنەوە ئەمە لە تاریخە باس کراوە بۆ نمونە لە سەردەمی هیپۆکریتا باس کراوە کە ئەمە چەند شلەیەکی جیاوازە لە جەستەی ئافرەت دەرئەچێت لە سەدەی 11 باس کراوە کە هەنێک ئافرەت لەگەڵ هاتنی سوڕی مانگانەیانە مەزاجیان باش ئەبێ وەکو وایە تەنفیزیان کردبێت چەند خانمە دکتۆرێکی ژنانی کۆن لە ساڵی پێش سیەکانە باسی ئەوەیان کردووە کە گۆڕانکاری مەزاجی هەیە پێش سوڕی مانگانە ئەم شتانە هەبوو بەڵام وەکوتمان توندیەکەی نەکرابوو بە پەشێوی ینی وەکو تەنگەژە باز بەڵێ توندیەکەی ئێستا کە ئەو حاڵەتەکەمانەی کە باسمان کرد کە بە توندیەکی زۆریان هەیە ئەمان وەکو پەشێوی دانراون وەکو نەخۆشیەک یا وەکو تەنگەژەیەک حسابی بۆ ئەەکەین و چارەسەری ئەەکەین. چارەسەرەکان دوو چارەسەرمە چارەسەری دەرمانیمان هەیە چارەسەری هۆرمۆنمان هەیە چارەسەری ژیانیشمان هەیە بۆ نمونە شێوازی ژیانی کەمێک بگۆڕێت ئیسراحەت با بەخۆی ئەو تەمرینانەی کە بۆ خاوبوونەوە ئەبێ چا خواردنەوە و گەرم خواردنەوەی تا چەند لە ڕووی پزیشکیەوە تەسیریەیە کە بەڕێستیشتان ئێستا ئەوەش باسەکەیت استرخا و ئیسراحەتیان ئەوێت بەڵام دەرکەوتوە زۆر ژن خۆڕاهێنان لەگەڵ چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانیانە زۆر یارمەتی دەریان ئەبێتە چۆن لەگەڵ کێشەکانیان لەو کاتیان مامەڵە بکەن لە هەمان کاتە زانست ئەڵێ نابێت ئەو کەسانە لەو کاتیا شەکر زۆر بخۆن نابێت کافین بخۆن کە چاو قاوە ئەگرێتەوانێ نابێت خواردنی زۆر پرۆسس و قرس بخۆن بەڵام ئەوەی کێمە دیقەتمان ماوە بوونە لە خانمانی ئێمە چا زۆر ئەخورێتەوانێ بەس ئەو چایت بکە حەدێ باڕوون بێت شەکری زۆرتیان نەبێت یا شیرینیەک ئەخورێتەوە با شیرینەکە زۆر قرس نەبێت لەوانەیە ئەمە لە خانمێک بۆ خانمێکی تر بگۆڕێت زانست ناتوانێت شتەکان بە شێوەیەکی لەسەر هێڵێکی ڕێک بۆ هەموو کەسێک بچەسپێنێت ئێمە مرۆڤین هەرێکە لە ئێمە تایبەتمەندێتی خۆمان هەیە لەوانەیە من بە چایەکی شیرین باش بم لەوانێت تۆ بە چایەکی تاڵ باش لەوانەیە کەسێک بە چا خراپتر بێت کەواتە بە شێوەیەکی گشتی کافاین با زۆر نەبێ بەڵام لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێت یەکێک لەو گرفتانەی کە هەیە لەو کاتەیە زۆر جار مەسەلەن قەراری گەورە ئەیەن لە ژیانیانە ئەگەر بتوانێت وەکو دوایین وەڵام وەکو باسمان کرد هەڵچوون زۆر ئەبێ لەو کاتەیە لەبەر ئەوە گرنگە بۆ هەموو خانمێک و هەموو کەسانی کە لەگەڵ یانە ئاژینجا هاوسەرێتی کە سوکارێتی هاوڕێتی هاوڕێی نزیکە هەر کەسێکە یان هاوپیشەیەکە بەڵام کە لێوەی نزیکە و ئاگاداری بارەکەیەتی یەکەم زۆر استیبزازی و خانمانە نەکەن لەو کاتەیە چکە خۆیان بە هەموو شتێک ناڕەحەتە بن ئەمە یەک یان زۆر جار گاڵتەی پێکەنەڵێن ئەوە باشە بیت هەفتەیەکی کە باشە بی یان زۆر جار کە دەردەڵی بۆ کە ئەنی گوێی بۆ ناگرێ ئەڵێ گوێت بۆ ناگرم ئەوە لەسەر مەزاجی خۆت نیت بەدڵنیایی ئەم کێشانەمان هەیە لە هەمان کاتا بۆ خانمان ڕێنماییەکە ئەوەیە کە حاڵەتێکی خۆت بناسەرەوانە و ئاگاداری هەڵچوونەکانت بە چونکە لەوانێت تۆ لەو کاتەیە هەڵچوونێکت هەبێ کە کاریگەری لەسەر کارەکەت هەبێ کاریگەری لەسەر ژیانی ژن و مێردایەتی هەبێ کاریگەری لەسەر پەیوەندی نێوان خۆت و هاوڕێکانت هەبێ یان تۆ بڕیارێکی گرنگ بی لەسەر ئیش و کارەکەت کە دواتر بەلاتەوە خۆش نەبێت داوای لێبوردن کە یا بچیتەوە سەر شتەکە هەچەند داوای لێبوردن ئیشێکی جوانە بەڵام چی بڵێ ئەمە من لە دۆخێکی مەزاجێکی ناکرێتەوە هەموو مانگێک داوای لێبوردن کەی لەبەرێ قەرارێک لەو کاتەیە بالفعل نامێ وازڵم ئیشە بێنم ئەمێ بەردەوام بم یان ئەم شتانە لەبەرەوە تەنها خۆناسیمان بۆ خۆمان زیاتر یارمەتیمان ئەیە کە چۆن مامەڵە لەگەڵ شتەکانی خۆمان بکەین. زۆر سپاس بۆ بەڕێستان هەرکت کێشە بینەرمان بن بەردەوام ببین. چەند ڕێکارێکی سروشتی بۆ کەمکردنەوەی ئەو فشاری خانمان پێش سوڕی مانگانە ڕۆبەڕووی دەبنەوە بریتین لە ڕاهێنانەکانی تێرامان میدیتیشن، مەساج، حەمامی گەرم، ڕاهێنانی وەرزشی، یۆگا و خەو و خواردنی ڕێکخراو، هەروەها تەواوکەرە خۆراکیەکانی وەک کالیسیۆم، مەگنیسیۆم، ڤیتامین ئی و ڤیتامین B12. بوونی فشاری دەرونی و تەنگەژە بەر لە سوڕی مانگانە
ئاساییە و بە تایبەتی خانمان لەو کاتەیە بەشی هەرە زۆریان ئەزانن کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو فشارە دەرونەیە بکەن و بە تایبەتی ڕێگریکردن لەو بڕیارە گرنگانەی کە چارەنووسسازن لە ژیانیانە. ئەم جۆرە بەرنامەی دەروندروستی پێشکەشکرا بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.